تونوتیژی ئەلکترۆنی جۆرێکە لەو تونوتیژیانەی کە ڕوبەڕووی خانمانە بێتەوە ڕوبەڕووی هەردوو ڕەگەزە بێتەوە لە ڕاستیە بەڵام خانمان زیاتر بە هۆکاری تایبەتمەندی خانمانە کە بارودۆخێکی وایان هەیە کە ڕەنگ بێ ئەم تونوتیژێ زیاتر بەرامبەریان پەیڕۆ بکرێ یاخود کاریگەری زیاتر بەجێ بێڵێت تەبعاً لە یاسا عێراقیەکاندا زۆر زوو هەست بەمەکراوە کە جۆرێک تونوتیژی هەیە کە ڕەنگ بێ ئامێری نوێی تیا بەکاربهێنرێ بۆیە لە ساڵی 2008ەوە خۆشبەختانە یاسایەکمان هەیە یاسای قەدەغەکردنی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن کە تێیدا خانمی بەڕێز هەر کاتێ ڕوبەڕووی دەستدرێژی ئەبێتەوە ڕوبەڕووی تونوتیژی ئەبێتەوە دەتوانێت بە دەقەکانی ئەم یاسایە پارێزگاری لە خۆی بکە مافەکانی دەست بکەوێتەوە کەسی تاوانباریان تۆمەتبار سزا بدرێت. بەڵام ئەمە خۆی بە تەنها کافی نییە چونکە ئێمە ناتوانین تەنها بەلایەنی یاسایی دەستەبەری تەواوی ئازادی و ماف بۆ کەسەکان بکەینەوە بەڵکو هاوشانی یاساکان ئێمە پێویستمان بە ڕۆشنبیری کۆمەلگا هەیە پێویستمان بەوەیە کەسەکان خۆیان ڕێز لەوە بگرن کە ئەو کەسەش کە تاوانی بەرامبەرکراوە بارەکەی لەسەر شان قورستر نەکەن یاخود یارمەتی دەرەبن لە کاتی پێویستدا پشتگیری بن تەنانەت کارێکی وا بکەن کە ئەم جۆرە کارانەوەکو دزێ و قێزەوەن پیشان بدرێ بۆ ئەوی خەڵکەکان لێی دوور بکەونەوە و پەنای بۆ نەبن. بڵێ طبعاً لە کۆمەلگای کوردیتە ئەگەر من باس لە کۆمەلگای کوردی بەگشتی بکەم بڵێ بە دڵنیاییەوە بەداخەوە ئەم جۆرە تونوتیژیەمان زۆرە بە تایبەتی بابەتەکانی هەراسانکردن ناوزڕاندن یاخود بابەتەکانی هەڕەشەلێکردن کە تەطبیقی زۆریان هەیە لە دادگاکاندا و سکاڵامان هەیە بە دڵنیاییەوە لە ڕۆی یاساییەکەوە کەسێک کە ئەم تونوتیژیە بەرامبەر دەکرێت سکاڵا تۆمار دەکا و لە سکاڵاکەدا دادگا دادبینی دەکا و پێداچوونەوە دەکا و سەیری بەڵگەکان دەکات دوای ئەوەی دادگا دەگاتە باوەڕێکی تەواو کە فعلەن تاوانێک ڕوویداوە تونوتیژیەک ڕوویداوە ئەوە ئەو کاتە سزای کەسەکە دەدات و ماف دەگەڕێنێتەوە بۆ کەسە قوربانیەکە هەم لە ڕووی سزادانی کەسی بەرامبەر هەم لەوەی کە مافی هەبێ داوای قەرەبوو بکە چونکە ئەمەش ڕوویەکی گرنگی سکاڵاکەیە کە کەسی قوربانی دەتوانێت داوای قەرەبووی دەرونی بکە قەرەبووی هەستەکانی بکە کە بریندار بوون یاخود کە پێشێل کراون و بتوانێت مافی خۆی دەستکەوێتەوە.